یەکێک لە هونەرە کاریگەریەکانی نێو هونەری شێوەکاری هونەری سیرامیکەکە شێواز و تایبەتمەندی خۆی هەیە لە دروستکردنی و هەروەها ماتریاڵانی کە بەکارهێنرێت هەموو ئەبێت تایبەت بن بەو شێوازەی کە ئەوان مەبەستیانە. لە ئێستا هەوڵێک هەیە بۆ دروستکردنی ستۆدیۆیەک بۆ جارێکی تر پیشەیکردنەوەی ئەم کارە هونەری سیرامیک و هەروەها بە بازاڕکردنی کارەکان و کۆکردنەوەی هونەرمەندانی شێوەکاری بە تایبەت سیرامیک کە لە نێو ئەو ستۆدیۆیە کار بکەن کە لە نێو کارگەی کللتوری ئەکرێتەوە. قساکەم لەسەر پرۆژەکە و دروستبوونی پرۆژەکە و ئامانجی پرۆژەکەش بە میوانداری بەڕێز کاک نزار هادی شێوەکار زۆر بەخێربێ ئەوانێت خێربێ. بەڕاستی ئاستی هونەری سیرامیک لە ئێستاە زۆر کاڵ بۆتەوە کەم بۆتەوە یان ئێمە نایبینین چۆنە؟ کاڵ نەبووتەوە بە پێچوانە و زۆر بەرە و پێشەوە چووە بەڵام بینەرمان کەم بۆتەوە ئێمە بەهۆی بارودۆخی ئەم چەند ساڵی پێشووە جینا هونەری سیرامیک زۆر لە پێشکەوتنایە کە لەوە دەرچووە کە خەڵک جاران هەریانزانی گۆزە و دیزێ ئیسا چەنەها ئیشی تازەگەری هاتوۆتە پێشەوە لە بواری کە ناوەکانی لەوانەیە بێڵێم بڵێ شارەزانە بن لە بوارەکەیە زۆرە هەشتی تازەمان هەیە بەرەو پێشەوە ڕایسا خەریکیشە زیاتر خەڵگێتە پێشەوە ئەم پرۆژێشمان هەر بۆ ئامانجێ. زۆر باشە. ماتریاڵەکانتان لێرە ئاسان و سادە دەستەکەوێت یان ئەوی شەر گرفتە بۆتان؟ ماتریاڵەکان وڵا لێ ناو سلێمانیانە بەس لە ئێستا لە بەغا گڵەکە پیاکەین کە گڵێکی ناوچە ئەکاشاتە بەڵێکە باشترین لەم کاتەیە ئێستا هەر ئەوەیە چکە باشە مادێکی غەریبی کلس و شتی زایە و بۆرەک و ئەم شتانی تیانە مادەکانی شوشە و شتەکانیشی هەر لە بەغاوە لێوێن جاری واشەی لە دەروی وڵاتی شەر هێناومانە. باش ئامانج لە دروستکردنی ئەم ستۆدیۆی سیرامیکە لە نێو کارگەی کللتورە چییە؟ بەڵێ ئەم کارگەی کللتوریە کە شتێکی زۆر زۆر باشە نەک هەر بۆ هونەری شێوەکاری بڵێ نابەشی سیرامیک بۆ هەموو شێوازی شتی کەشی تایە بۆ نمونە شوێنی بەرگبوونی دیایە بازە شتێکی کەیتایەکە ئیشی تایی بکەن سکرینەکەن لەسەر بۆ دیزاین و شت ئەمانە بەس ئەوەی ئێمەش کراوەتەوە شتێکی زۆر زۆر باشە ستۆدیۆکی سیرامیکە کە کارگەی کللتوری کردوێتەوە بۆ گەشەپێدانی هونەری سیرامیکە ئەمانوێ هونەری سیرامیک ببوژێنینەوە خەڵک ئاشناکەین ئەو هونەرمەندانی کە ئەنوێ ئیش بکەن ئیمکانیەتیان نییە شوێنیان نییە چکە هونەری سیرامیک شوێنی تایبەتیەوە ئیمکانەتی باشتریەوێ ئەتوانێت بێن لەم شوێنەیە کار بکەن بۆ گەشەپێدانی هونەری سیرامیک و بۆ ئەوەی کە بە بازارکردنی بەرهەمەکانمان ئەگەر پێشانگا بکەینەوە پێشانگای هەمیشەیی شتەکان فرۆشی هون ئەو هونەرمەندانشی کە توانایانی ئەتوانن بێن لەم شوێنەیە ئیش بکەن بەڵام بە هەموو شێوەکانی و هەر لە سەرەتای گرتنەوەی قڕەوە هەتا دەزەکەین بە ئیشکردن و بە فڕنکردن. خۆتان دابینەکەن ماتریاڵەکان بۆ کەسانی کە نیشەکەنیان خۆی ئەمەی ئیستا تقریبەن نەختێکی هاوکاریی کەمانەوە گرتووە لە شوێنێکەوە کە کارگەی کللتور خۆی مادە ئەساسیەکانی بۆ دابین کردوین وەکو مێزوو بەس ئیستا لەم کاتەیە بە تەمەین فڕنەکەشمان بۆ بکەن فڕنەکەمان بۆ دروست نەکراوە چکە دڵی سیرامیک فڕنەکەیە کە شتەکان تەواو کرد ئەبێ سووری کەینەوە لە فڕنا ئینجا مادەکانی کەشی هەندێک گڵەکەمان پیا کردووە جارێت چاوەڕێی هاوکاری کەشین بەڕاستی. زۆر باشە. چت لەگەڵایە هەر خۆت بڕیاری ئەمە داوام پرۆژەکە سەرپەرشتیەکەنی نەوەڵا خۆی کە بۆهی هاوڕێیەکمانەوە من و هونەرمەندی زۆر زۆر بە توانای شێوەکار سیرامیک سۆزەخان سۆزە حەمە ساڵح من و ئەویان ئاگادار کردەوە چکەمە زۆربەی ئیشەکانمان ماوەیەکی زۆرە پێکەوە ئیژەکەین ئاگاداریان کردنەوە ئێمەش ئامادەیمان پیشاردنا و ئەوانیش هاتن بەدەنمانەوە. بازارکردنی هونەری سیرامیک لە ئێستاە لێرە چۆنە؟ وەڵاهی زۆر مردووە نییە ینی پێشانگا ئەەکەیتەوە یەکەم ڕۆژ هەموویەن بۆی بڵێن بەهۆی ڕاگەاندنەکانەوە ئەوانە بەڵام لە ڕۆژی دوم و سێمە زۆر زۆر کەم خەڵگیە بە بازارکردنەکەشی زۆر زۆر کەمە نییە خواست نییە لەسەر لەوانەیە خواست هەبێ خەڵک بە توانایی نەبێ اینجا کەسانی کەش هەیە توانن نیکەن هەر بۆ تەرجیعکردنی هونەرمەندەکە مەسەلەن و ئیشەکان بکردنەوە چکە بەڕاستی تۆ کە ئیژەکەی پێویستی بۆیەتی دوایی موادەکانی کە بکڕیتەوە ئەگەر هیچ نەبێ هاوکاری وکە بەڕاستی بێجینا نەمردووە باشە. زۆر باشە. ئەم هەوڵی ئێوە ئەبێتە بوژانەوەی ئەم پیشەیە بەپی بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە چکە زۆر لە هاوڕێکانمان ئاگادار کردوێت و نیشمان بۆ کردووە کە لە سایتی کارگەی کللتورێکە کارگەی کللتور و گەشەپێدانی بەردەوام کە ناوەکەی وا لێنراوە ئەمانەیە هەموو خەڵکێک بێ ئیش بکات جا بە تەماین خول بکەینەوە هەر بۆ خوێندکاری سەرەتایی جا بۆ ناوەندی لە هاوی نابێت لە کاتێکی گونجاوە خولیان بۆ بکەینەوە کە
بێن لەوەی فێری سیرامی بن هەچ کەسێ حەز بکە فێر بێ ئێمە ئامادەین فێریان بکەینیانی خۆمان هیلاک بکەین لەگەڵیانە زۆر باشە لەگەڵ پێشکەوتنەکانی هوەری سیرامیک و هوەرمەندانی ئێمە ڕۆیشتون لەگەڵ پێشکەوتنەکانەوە تا لە شێوازی دروستکردن و ئەو با بڵێم بە مۆدێرنانە ئێستا هەیە لای ئێمە لە سیرامیکە بەڵێ کەمە بەڵام ئێستا زۆربەی کەسێ بڵین کە سیرامیکیشە زۆر ناوێک هەیە لەوانەیە هەر نەشی بیستی بێ فێر نەیبیستووە مەسەلەن ناوانێن نەچێت کتێبە بخوێنێتەوە لەبارەی سیرامیکەوە لە سایتەکانەوە ناچێت مەراجع بکە شتێ بدۆزێتەوە ئەژینا سیرامیک زۆر هونەرێکی قوڵە زۆر بێ بنانێ قەت ناتوانانی بڵێ گەیشتومە تەقیمە ینی هەتا هەڵ بشتی زیایە هەیە چونکە ئەنوا ئۆشکاڵ ئیشکردن هەیە لە سیرامیکە سا ئەوەی کە بەتەمانی وەرکشۆپی بکەینەوە گەر جەنابەت بابزان دوایی تەسەری ڕۆژی شەمە بەڵێ وەرکشۆپێکەکەین بۆ هونەرمەند مەریوان جەلال کە لە بەریتانیا دەڕێتەوە لەسەر چاپ لەسەر سیرامیک چاپ لەسەر خۆر باوەڕ ناکەم لە هونەرمەندە سیرامیکەکان تا ئێساوەیان خوێن بێ لە باوەڕ ناکەم لە زانکۆ و پەیمانگەکانش خوێن بێتیان جا ئێمەمانەیە ئەوەی ئارزوی ئەوە بکە ڕۆژی شەمەیە وەرکشۆپەکە ئەتوانن بێن بەشدار بن و فێری ئەو شتە بن شتی تازەگەریە بەڕاستی پێی خۆش بێتوانێت بڵێ بڵێ بڵاومان کردوتەوە لە سایتی کارگەی کللتوریە لە سینەکان پیجەکانی خۆمانە هەمووی بڵاومان کردوتەوە زۆرحاڵە بین هەست کەسی بێگە بزانین زیاتری ژیان ئەتوانین کاتەکەش درێژەکەینەوە ڕۆژەکان هەر ڕۆژی شەمەش پرۆژەکە دەست پێکات ڕۆژی شەمە وەکو بڵێن کردنەوەیەکی بڵێ سەرەتایکردنەوەی کە پێش پرۆژەکە ئەەکەینەوە ستودیو سیرامیکەکە ئەەکەینەوە اینجا دوای ئەوە دەزەکەین بە وەرکشۆپەکە ئێستا هەردوو هونەرمەندن یا هونەرمەندانی تریش بەشداری ئێستا بەڵێ هەر خۆم و سۆزەخان بڵێن ئەوەیە بن بەڕێوکە سۆزەخان کەسی یەکەمیشە لە پرۆژەکەە یەک دوو کارمان لەگەڵا بوو دەرچووی زانکۆ بوونی سێکی کارمان لەگەڵاوە بە ناوی هەناوەوە هونەرمەندێکی بەتوانایە ئەویش زۆر زۆر بە هیچ بەرامبەر و بێ شتێک ئیژەکە لەگەڵمانە زۆر باشە لەناو کوردستانی خۆمانە گڵی باش نییە بۆ ئەوەی ئێوە ئیشتیا بکەن وڵی ئەڵێن هەیە بەڵام من تایسە نمبینیەوە ینی کە باسیش کراوە لێگەڵ هەیە ئەنی حەقە بڵێن بین نەبەردەستمان بڵێن ئەوە تا فلان شوێنە بۆی بین تاقیکەینەوە من هەچ کەسێ باسی گڵ بکە ئەڵێم بۆم بێنە تاقیکەمەوە بەڵام تا ئیسە کەس ئامادەکاریتیان نەبووە بەداخۆشە کۆنتاکتیەوە چییە بێت لەگەڵ هونەرمەندانی تری پارچەکانی تری کوردستانە بێ هونەرمەندانی بیانی بن عراقی بن هەرچوویی تر بێ بۆی بێن لێرە هەم پێشەکەی هاوبەش بکەن و هەم سود لە یەکتری وەربگرن تا ئیستا و بووینەمان بۆ نەڕەخساوە ئەو بوارە تا هونەرمەند یەک دوو مانگە لەمە پێش هاتن لە بەغاوە ینی خۆم حەزم کردێکە لاویان بکەمەوەمانە بەڵامی تر چکە بەوەی هاتوچکە شۆ ناتوانانی لەم زروفەیە پسیە جینامە زۆرمان پێخۆشە بەس تا ئیسە نەبووە پێمان خۆشەوەک و ڕسم و ئەمانە هەبێت چۆن ڕسم هین هەیە لە بینی ئێرانە بە تایبەتی بەتەمانەوە بکەین لەم پرۆژە ئەمانەوەی پەیوەندی بکەین بەڕاستی بۆیە لە ئێستا کاگمەریوان زۆر هەڵەیە ڕاستی چکە ساڵی 2015 هەر پرۆژەیەکی تەڕح کرد شتێکی زۆر پێشکەوتومان سەرکەوتومان ئەنجامما ڕۆژی شەمە کاتژمێر چەند پێشنگا و شتەکە ستودیۆکە ئەکرێتەوە کاتژمێر نۆنی و ئەکرێتەوە ئیتر چەندە خایانی نازاننی و کاژێرە خایانی لەوانی هەرۆمە بخایانێ دوای ئەوە دەزەکەین بە وەرکشۆپەکەی هونەرمەند مەریوان جەلال باشە هیچ سیرامی کوشت مای شکرێن هەر تەنها شێوازی ستۆدیۆکەی بەڵێ هەر لە ستودیۆکە زۆربەی کارەکانی خۆمانمان بردووە لێدامان ناوە من و سۆزەخان خۆت هەر نمایشی شێکن بەڵێ هەر لێ دانراوە لە ناوینا خەڵگەتوانێ بیبینیەوە ئامادەکاریمان کردو بۆ ئیشەکەش بەڵێ دەستان خۆش بێ سەر خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ داچوونەکەتان زۆر چاوەکەمی زۆر مەمنون زۆر سپاسدانەکەم زۆر بەخێر چاوەکەمی